سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان، پێمان خۆش بوو ئەمڕۆ لە بەرنامێکی تایبەتە یەکێک لە بەتوڵەکانی کورد، یەکێک لە کەسە سەرکەوتوەکانی کوردتان پێ ئاشنا بکەین. کەیوان ئەحمەد کە یەکێکە لەو کردانی کە لە شاری بریستۆڵ لە ڕوبەروبوونەوەیەکدا لە گەڵ یەکێک لە ئەو کەسانی کە یاریتون بۆکسێن نەکات ڕوبەڕوو بووە. لەو حاڵەتەیە بەڕێز کاکەیوان کەوە کوردێک لەوێ خۆی ناسان بە ئاڵای کوردستان و بە وێنەی باوکی لەسەر پشتی و لەسەر سنگی لە هەمان شێوە ئەم وێنەیە تەنها وەکو ڕێزێک بوو بۆ ئەو یاریزانە لە پایەوەی کە زۆر نابێ باوکی خۆشی دوایی کردووە وێ پێیان خۆش بوو وە ڕێزێک بۆ ئەو یاریزانە ئەو وێنەیە لەسەر سنگی و لەسەر پشتی دروست بکەن. بەڵام هەمان کاتیشا لە ڕوبەڕوونەیەکی تایبەتدا لەگەڵ یەکێک لە یاریزانەکان یاریەکی زۆر تایبەت، یاریکی زۆر تایبەت کرا لەگەڵ ئەم کەیوان ئەحمەد کەوە کوردێک سەرکەوتنی بەدەستێنا پلەی یەکەمی بەدەستێنا کە ئەمەش چۆن بڵێ سەرکەوتنێکی گەورەیە بۆ کورد و ئەمەش لە یاریکی تایبەت و یاریکی نێودەوڵەتیدا لە شاری بریستۆڵ لە بریتانیا بەڕێوە چوو بە ئامادەبوونی کۆمەڵێک لە میوانانی زۆر لە ئینگلیز و پۆڵەنی و ڕۆمانی و لە قەومەکانی تر لە هەموو قەومەکانی تیادا بوو. لە هەمان کاتە میارێ لە ڕوبەڕووبوونەوە بەڕێوە چوو و یاریەکەش یاری کینگ بۆکسێن بوو. کاکەیوان ئەحمەد پلەی یەکەمی بەدەستێنا و بۆ نازناوی یەکەم لە سەرئاستی بەریتانیا و پلەی یەکەمی بەدەستێنا کە ئەمەش بەڕاستی توانین بڵێن دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد و کوردستان. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.